چەند ساتێک ئەوەستین بۆ ژیانی پاکی شەیدان و ڕۆحی مامۆستا مەحمود مەلا عززەت. دوای 12 ساڵە کۆچی یەکجارێکی لە ڕێگەی ئەم دیدارەوە جارێکی تر ڕێز لە خەبات و شاکار و نووسینە جێماوەکانی مەحمودی مەلا عززەت دەگیرێت کە مێژوو شایەتی بۆ دەدات یەکێک بۆ لە قەڵەمبەدەست و ڕۆشنفکر و کورتپەروەرە دیارەکانی باشووری کوردستان و یادی هەمیشە بە زیندوی دەهێڵڕێتەوە. شانازیە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پایتەختە ڕۆشنبیری کە ئەمڕۆ هاوکارە لە ڕێخستنی دیدارێک بۆ نووسەر و تێکۆشەر و ئەرشیفناس و ڕۆژنامەنووس و مێژونووسێکی گەورە و سەنجینی وەکو مامۆستا مەحمودی مەلا عززەت و پێویستە لە سەرەتاوە بەم بۆنەیەوە سوپاسی برای بەڕێزم کاگلاوری شەقجەنگی بکەم کە بەشێک لە ئەرک و تێچووی ئەم دیدارەی گرتە ئەستۆ. مەحمودی مەلا عززەتمان لە یاد نەچێت چونکە ئەو چه هەڵوێستە سیاسیەکانی یان کتێب و دراسە و نووسینە جۆراجۆرەکانی پێویستیان بە توێژینەوە و قسە لەسەرکردنی زۆر هەیە. کاتێک بەعسیەکانی ژێگرن و دوای ئەشکەنجە و ئازادانێکی زۆر و کاروانێکی پڕ لە ناخۆشی و تەعزیب سەربەزانە ئازاد دەکرێت دەرەکەوێ مامۆستا تەنانەت 1/6 لەبارەی نهێنیەکانی شۆڕش و نهێنی هاوڕێکان و نەدرکاندووە. مەسەلەیەکی پرسنگدار لە مامۆستای کۆچکردوماندا ئەوە بوو کە ژیانی تایبەتی خۆی ئاوێنەی بێگەردی قەناعەتە فکری و سیاسیەکانی بوو. ڕێبارێکی پشوو درێژ و کۆڵنەدەری کاروانە بێ کۆتاییەکەی خەباتی پێشکەوتن خوازانەی کورد بوو دژی ستەمەنەتەوایەتی و چینایەتیەکان. مامۆستا مەحمودی مەلا عززەت وەک تێکۆشەر و سیاسەتمەدارێکی وریای سەردەمانی جوڵانەوەی ڕزگاری گەلی کورد هەمیشە کەسێکی ڕازگۆ بۆ لەگەڵ نەتەوەکەی و توانیوەتی لە هاتوانە پێ بە پێ خەباتی نیشتیمان پەروەری و ڕۆشنگەری پێکەوە گرێ بدات و لەم ڕوانگەیەشەوە لەم دیدارەدا ژمارەیەک لە شایەت حاڵ و هاوڕێ و نووسەر و ڕووناکبیرانی هەرێمی کوردستان بەرهەمەکانی مامۆستا لە بوارەکانی تێکۆشان و زیندانی سیاسی و ڕۆژنامەنووس و لێکۆڵیار و ئەرشیڤناسی دەکەنە یادەوەریەکانی ئەو کەسایەتیە. مامۆستا مەحموود لە هەموو بوارێکە لە بواری ڕۆشنبیریە بێهاوتا بووە، لە ڕوای سیاسیە ڕۆڵی گەورەی هەیە بووە، لە بواری ئەوەی کە لە بزرگترین ڕزگاری خوازی گەلی کوردستانە و لە گرتن و ڕاونان و زیندانیە پاڵەوانی زیندانی سیاسی بووە. لەبەر ئەوە بەڕای من حەقە میلەتی کورد سیاسیەکانی کورد شۆڕژگێرانی کورد تەقدیری ئەو بەرهەمانەی بکەن کە مامۆستا مەحموود لە ژیانیا هێنایەتە بەرهەم و هەموو ئەو بەرهەمانە چ ئەوەی وەکو با بڵێن لەسەر کۆباری مەهاباد چ لەسەر مەسەلەی دیبلۆماسیەتی کوردی چ لەسەر ئەوەی کە تەرجمەکانی هەموو ئەمانە شاکارەکانن کە پێویستە ئەم جیلی گەنجەکانی ئیستە و داهاتوو مەسوودی لێ بهێنن ببینن. سیفاتی باشی هەبوو، سیفاتی پەروەردەیی زۆر باشە بوو. مەسەل لەو سەردەما بەنسبەت قوتابی ناوەندیەوە لێدانوشتی وا هەبوو، مامۆستا داری بەدەستەوە بوو، بەڵام مامۆستا مەحموود بەو ئوسلوبە نەهات. مامۆستا مەحموود بە شێوازێک هات یعنی بەڕاستی نمونەی پەروەردە بوو، نمونەی پەروەردەیی بوو، داری بەدەستەوە نەبوو، قسەی بە تەلەبەیەک خوێندکارێک نەیەوت، بە قوتابێک نەیەوت. لە کۆتایی دیدارەکەدا خەڵاتی بنەماڵەی مەحمودی مەلا عززەت لە بەرامبەر لە ئەستۆگرتنی ئەم یادکردنەوەیدا درایە لاهور شێخجەنگی و هەروە خەڵاتی ڕێزلێنانی مامۆستا مەحموود بەخشرایە ئەو 6 بەشدار بووی کە لە پانێڵی دیدارەکەدا هەریەکە و بە چەمکێک یادەکەی بەرز ڕاگرت. داسیار محەممەد، گەلی کوردستان، سلێمانی.